بلاک فرایدەی یاخود هەینی ڕەش ئەمڕۆ باسی بلاک فرایدەی دەکەین کە چۆن یاریەکان بەنرخێکی زۆر هەرزان بکڕی وەروە بلاک فرایدەی چیە لە کاتی لەناو ڤیدیۆیەکەش باسی دەکەم وەروە پلەیستەیشن لەسەر پلەیستەیشن 4 و 5 لەناو ستۆرەکەی و فرۆشگای ئۆنلاینەکەی خۆی هەفتا لەسەر داشکانی کردووە بۆ سەر زۆرینەی یاریەکان وان دەک یاری زۆر شکایە جا ئەمڕۆ باسی دەکەم چۆن ئەو یاریانە بەنرخێکی زۆر هەرزان بەدەست بخەین وەروە چی یاریێکیش تاقیکەیتەوە کە تاوە کۆسانت کردی وەروە ئەمڕۆ باسی پڵەسیش دەکەم کە چی یاریێک بۆ پڵەس زیاد کرایەوە پلەیستەیشن پڵەس ئێستا لە چ قۆناغێکە بەتایبەتی ئەکسترا پریمیەم کە من هەردووکم هەیە بۆتان باز دەکەم و پێتان دەڵێم پێشنیاز دەکەم چی یاریێک بکڕن وەروە ئەگەر بتوێ سەرجەم ئەو یاریانی کامڕۆ باسییان دەکە بەنرخێکی هەرزانتر لەو نرخی کۆمپانیا داینەیە سەردانی کوردڤیا خود کوردڤیا ستۆر بکەن کوردڤیا ستۆر لە فەیسبووک ئەکاونتیان هەیە توای ڕاستە خۆم مەسیجیان بۆ بنێری تەنانەت یاریەکی وەکو فیفا یاخود FC 24 بە 45,000 بە ئاکتیڤ و بە ئەکاونتیش تەنیا 30,000 کە داشکانێکی زۆر باشە و دەبێتە مڵکی خۆت یاخود لەسەر ئەکسبۆکس توانی وەری بگری لایەن بۆ ئەکاونتی شەخسی خۆت 50,000 لە سویچی 25,000 پڵەسی 8 مانگیان هەیە بە 35,000 گەیم پاس ئەڵتیمەیت 1 مانگ 6,000 و 20 ڕۆژیان هەیە بە 5,000 سەردانی کوردڤیا ستۆر بکەن لە دیسکریپشنیش لینکەکەیان دادەنم یان لە کۆمنتای دەنێم سەردانیان بکەن با دەست بە ڤیدیۆ بکەین و هەروە پێتان بڵێم چی یاریەک لە ڕێگەی کوردڤیا ستۆر یاخود لەسەر پلەیستەیشنەکەت یان لەسەر ئەکسبۆکسەکەت ئێستا بەردەست و تاقیکەیتەوە سەرەتا بۆ ئەوەی بێتە سەناو بلاک فرایدەی جا پلەیستەیشن 4 هەیە یاخود پلەیستەیشن 5 هەیە زۆر ئاسانە دێ بەشی پلەیستەیشن ستۆر لەسەر پلەیستەیشن 4 یان پلەیستەیشن 5 پلەیستەیشن 4 دەکەیتەوە دێ بەشی بلاک فرایدەی ئۆکەی بلاک فرایدەی دەکەیەوە سێ ئۆپشنی یعنی چەند ئۆپشنەکە دەداتێ بەڵام سێیان زۆر گرینگە یەکەمیان ئەوە هەمووی ئەو یاریانە دەبینی کەەوە داشکانێکی گەوریان لە بۆ کرایە و هەروەها بێست سێڵەرت هەیە لێرە بێست سەڵەر واتە ئەو یارانەی کە زۆرترین فرۆشیان لەسەرە و گەیم ئەندەر $20 واتە ئەو یاران نرخیان لەژەر $20 مالتی پلەیەر گەیم یاریە ئۆنلاینەکان و PS5 گەیم ئەو یارانی تایبەتە بە پلەیستەیشن 5 لە خوارەوەش دەتوانی ئەکسسەری یاخود کۆنترۆلەر و پلەیستەیشن 5 بەڕەنجی جیاواز یاخود پلەیتەکان بکڕی کە ئەوە لە کوردستان تۆزێک زەحمەتە لە ڕێگەی ئۆنلاین ناتوان ڕاستە خۆ لە پلەیستەیشن بیکڕی مەگەر ئیلا لە ڕێگەی کەسێکەوە یان شوێنێکەوە بیکە ئۆکەی سەرەتا بینە سەر ئەو یاریانەی کە نرخیان کەمترە لە 20 یان هەمووی ببینی ئۆکەی بە هەمووی ببینیم بزانین بلاک فرایدەی چی تێدایە ڕاستی ئۆکەی وەکو دەبینی یاریەکان و نرخیشیان لە ژێریان نووسرا کە نرخیان چەندە لەسەر پلەیستەیشن بۆ منە یاریش وەکو فیفا نوێیەکە بە ناوی FC 24 نرخی بۆتە $34 تا 50 داشکانی لە بۆ کرێت لە $70ەوە NBA 2K24 داشکانی لۆ کرێ ئەساسن کروید میراج بۆتە $40 پێم وایە فیفا بکڕن ێستا لە ڕێگەی ئەو ئەکاونتی باسم کرد کوردڤیا ستۆر نرخیان زۆر هەرزان کردێ بە 30,000 یاخود 35,000 بە ئەکاونتی خۆت دەیکڕی ئەساسن کروید میراج داشکانی باشی لۆ کرێت توانە ڕێگەی کوردڤیا ستۆرەوە بیکڕن وەروە دیابلۆ فۆر بۆ کەسانی حەزیان لە یاریی وەکو دیابلۆی بەڵام ئەوانەی کە من پێم باشە بیکڕن بە باسییان بکەم یەکەمیان FC پێم وایە ئێستا کاتێتی یاری FC بکڕی یان Resident Evil 4 بکڕی ئێستا کاتێتین داشکانێکی باشی لە بۆ کرێستا 34 خراپ نییە بەتایبەتی ئەگەر بە ئەکاونتی توچی لە ڕێگەی کوردڤیا ستۆر بیکڕی زۆر هەرزانتر ڕادەوەستی ستریت فایتەر بۆتە $40 پێم وایە تۆزێک کاتی دەوێت تا هەشتا بشتێ بەڵام هاگوەرزیش ئێستا داشکانێکی باشی لە بۆ کرێت هاگوەرزوانیتە چەند بوویتە $41 لە $70 خراپ نییە واگە پلەیستەیشن پڵەسیشی پریمیەم شتە دەتوانین بە خۆڕایی ئەو یاریە بەشەی ترایل داوڵۆد بکەیت تەنانەت یاریی وەکو کروم فێرست کە تازە بڵاو کرێتەوە 100 داشکانی لە بۆ کرێ ئۆکەی 100 زۆرە یعنی بۆتە $41 ئۆکەی خراپ نییە ویچەر 3 ئێستا کاتێتی باشە بە $12 ویچەر 3 ئەگەر تاوەکو ێستا نەتکردیە ئەو ڤێژنە لەسەر پلەیستەیشن 4 یان 5 تاقیکەیتەوە پلەیستەیشن 5 ڤێژنە نوێیەکەشە زۆر ناوازێ بزانین گادۆڤار نرخەکەی بۆتە چەند گادۆڤار نرخی بۆتە برێ بوویتە $40 بەڵام لە ڕێگەی کوردڤیا بیکڕی هێشتا هەرزانتر ڕادەوەستی با ئەکاونتی توچی لە بۆ دەکڕندێت چ ئەکاونتی خۆدەتی شێشۆ نییە گادۆڤار و FC 100 بیکڕن ئێستا ئەگەر بە تەمای ئەو یاریانە بکرێستە کاتێتی Resident Evilش بە هەمان شێوە ستاوەرزیش ئۆکەی بەڵام ستاوەرز پێم وابی ماوەیەکی دیکەدێتە سە پڵەسە یاخود ئەگەین پاسی پەرلەوە مەکەن گۆتەم نایت پارەی پێمەدەن لە بەرەوەی هاتە سە پلەیستەیشن پڵەس ئەکسترایی یاخود ئەکسترا پریمیەمی بێکەوە ئێستا باسی دەکەم گران تێفت ئارە باوەڕ ناکەم پێویستان پێ یاری هەبی لە بەری زۆربەتان هەتانە لایز ئۆف پی مەیکڕن زارێ دەستا گەیم پاس بەردەستە و ماوەیەکی دەستا پلەیستەیشن پڵەسی بەڵام سایبەرپانک سایبەرپانک تۆزێک گرانە ئۆکەی چکە هەم یاریەکە دەداتی هەم DLCەکەش بەڵام بزانین دەتوانین بە تەنیا DLCەکە بکڕین بزانین DLCەکە داشکین لە بۆ کرایە نا
بەتەنێ بینە سەر دیڵسەکەی نەخێر دیڵسەکەی ناتوانین بەتەنێ بکڕی بزانام دیڵسەکە لە ناو ئەوتە دیڵسەکە داشکانی لە بۆ نەکرێ $30 پێم وایە تۆزێک زۆرە بەڵام ئەگەر یاریەکەش هەر نییە ئێستا ئۆفرێکی خراپ نییە $56 بەڵام پەلە لێ مەکەنەوەکەی پەلە لە سایبەرپانچی مەکەن هۆرایزن زۆر داشکێنرایە بەڕاستێکە هۆرایزن دوود نەکردیە پێم وایە ئێستا کاتێتی هەرچەندە پێم وابێ لەسەر پلەیستەیشن و ئەوەکانیش بەردەست هەرچەندە لای من نیشان نادە نرخی بۆ چۆن من یاریەکەم کار بەس پێم وایە بۆیتە $90 $20 چۆن من یاریەکەم کڕیوە بۆی پێم شان نادەکەوە بۆتە چەند دۆلار سپایدەرمانەکان دەتوانی بیکڕی ئێستا حالیان خراپ نییە بە $90 چە من یاریەکەم هەیە $90 خراپ نییە Last of Us Part 1 ئەوە بە چلونۆیە پێم بێ ئەو بوویتە $30 من یاریەکەم هەیە بۆ پێم نیشان نادە ناوە پێم نیشاندا من یاریەکەم لە ئەکاونتەکەی دیکەم هەیە کات تو چیم ئۆکێ بوویتە $30 پێم وایە زۆرە ئاش کردێتە سە پڵەس پەلە لەو یاریەمەکەن ئەگە بەنیازی ئەگەر یاریەکانی ئەساسن تاوەکو ئێستا نەکردیان پێم وایە ئەو داشکانانە زۆر باشن ئەو بەندڵانە بکڕن بۆ نمونە ئەوە سێ یاری ئەساسنس دەداتێ ئۆرسی و ئۆریژن و ڤالهاڵە بێکەوە ئەوەش دوو یاری ئەساسن و ئەساس ڤالهاڵە داتێت لەگەڵ لیژن ئەوەش تەنیا دیڵسەکانی ڕاگنەڕۆکە پێم وایە 4 دیڵسیە دەداتێ بەجیاش توانین دۆنە ڤڕۆگنەڕۆکی بەجیا بکرێ پازۆڵە حەز دەکەم ئەوی بکڕم بەڕاستی بەڵام نازانم مەجارم دەبی ئەو دیڵسی بکەم چکە زۆر قەبارەی یان گەوری و دوور درێژن ئۆکێ بزانین چیت کە بەردەستە کۆڵبۆری مەکڕن بلاک سی مەکڕن ئەوانە هەمووی هەر هەیە لە پڵەسوانە بچکە لێ دەڵم پڵەستان هەبی وەچی گەیم پاسیێر توانانی زۆر ئەو یاریانە تاقی کێوە ماوەی دیکە هەر دێگە نەژبی کەپ هێدی بکڕن تکە کاپێدی تاقیکەنەوە دیڵسێکەشی زۆر شکایە بۆتە $6 کە $7 یانی $6 نیشتە چ بابێت ئەڵدەس فۆڵنی مەکڕن ئەوە یاوت خۆشە بەڵام دەبی لەگە نەفرەی بیکەی باتڵ فێڵ بزانی بۆتە چەند بۆتە $7 باتڵ فێڵ ئێستا کاتێتی ئەگەر بەتەمان بیکەیت کوێسە یاریەکە زۆر باشتر کرایە هەرچەند لەرگەی پڵەسیش بەردەستە بەڵام سە پڵەسی نامێنێ بەم زۆانە کەلیستۆ پرۆتۆکۆڵ پێم وابی مانجی ڕابردوو بوو یان ئێستاش لەسەر پڵەسی بەردەستە شتێکی وایە وە بزانم پێم وابی لەسەر پڵەسی بەردەست بوو ستاندەرد ئیدیشن ناتە سە پڵەسی نازانم نەدەبیرم نییە بابزانم سە پڵەسی بەردەست بوو یان ترایاڵەکەی بەردەست بوو بیرم نییە بەتاوەتی ترایاڵەکەوت تاقیکردنەوە یەک کاژمێر دوو کاژمێرە سنایپەری فایڤ بکڕی نەخێر هەرچەند خێرزانە بەڵام مەیکڕن دێتە سە پڵاسی ماوەیەکی دیکە ئەکید بنەوە یاریانە دێن پەلیان لێ مەکەن هەر کاتە چات زوو لە خۆ تاقییان کەەوە زانین چیت کەمان بەدەست بلاک فرایدەی هەموو ساڵێ ئەنجام دەدرێت لە هەفتەی مانگی 11 دەست پێ دەکە بلاک فرایدەوەتە هەینی ڕۆژ لەو هەینی ڕۆژات کۆمپانیای داشکانی گەورە دەکە بۆ ئەوەی کاڵایەکانیان بە زووترین کات و بە کەمترین نرخ بتوان بفرۆشنە بەرەوەی ئەوان قازانجی خۆیان لێ کردووە ئەستا و یاریانە یانە ئەو شتانەی کە ماویانە لە مۆڵەکانی داشکانی گەورە دەکرێن ڕزدنیڤڵەکان ئەگەر حەز دەکەی هەتبی وەکو کۆلێکشن زیاد لە پڵەس و گەیم پاس و ئەوانە ئێستا کاتێتی بەڕاستی لە بلاک فرایدەی ئۆفری باشتر دەست ناکەوێت ئاساسنەکان بەردەوام داشکەنیانەوە دەکرێت بۆی پەر لە ئاساسنەکان مەکەن بەردەوام نرخیان هەرزانە چی دیکەمان هەیە بزانین ئۆکێ منەوە یاریەم هەیە باتمان بۆی پێمشان نادا بەڵام مافیا تریلۆجی هەرسە یاریەکەی مافیایی بە $90 پێم وایە ئۆپشنشی زۆر باشە هەرچەندە بەشی دووەم لەو مانگەی لە پڵەس بەردەستە بەشی یەکەمیش پێشتر لە پڵەس بەردەست بوو پێم وابێ ئێستاش لە ڕێگەی پڵەسی ئەکسترا ئەوانە بەردەستە خراپ نییە دە کۆڕی من تەنەپارەکەم پێدا ئاخریاتە سە پڵەسی لای نادم چەند پێدا $30 پێدا تاسش تەواو نەکردیا بەداخەوە پارەی پێدا بۆی دەڵێن پەلە مەکەن سینسڕۆی بە فلسەک مەکڕن لەبەر لەسەر پڵەسی بەخۆی بەردەستە پڵەس هەرزانە لە خۆ پڵەسی یەکمانجی بینە و دیارەکەی تاقیەوە لە بەرخاتیە یاری مەتە مافیا من هەشمە چی دیکەمان هەیە ڕەکویم ئەپلیکتە ڕەکویم زای بوویتە چەند $30 پێم وایە هێشتا زۆرە لە بۆ پلیکتێڵی بەڵام نرخەکی باشە لەبەر لە تورکیەکەی هێشتا هەرزانتر دەبی دەتوانانی ئێستا ئەپلیکتە ڕەکوێمی تاقیەوە تاوە کەستان نەتکردیە یاخود حەز دەکەی و لە پلانتە چی دیکە ئیڤڵ وێست من یاریەکەم هەیە لەسەر ئەکاونت تورکیەکە هەیتم بەڵام لێرە بۆتە $30 پێم وایە زۆرە لە بۆ یاریەی $30 بەڵام لە ئەکاونت تورکی بێگومان هەرزانترە تو هەرزانتر بیکڕی ئاوتەر وایڵدی مەکڕن جارێ هەرچەندە سەریش مناسبە $90
باتڵفیلد 4 ئۆکێ ئەگەر تاوەکو ئێستا یاریەکانی باتڵفیلدی باتڵفیلد 4 نەکردیە تکا دەکەم ئەو یاریە بکڕن $5 زۆر هەرزانە حساب کە داوەتەی گچکەت خواردیە خواردنی خۆشت خواردی لە دەرێ هەر ئەوەندە ڕادەوەستیم چکە ئاگدار بن ئۆفەرەکە لە چەندی نامینێ لە 28 11 ئۆفرانە هیچی نامینێن بە $5 باتڵفیلد 4 ئەگەر تاوەکو ئێستا کردی یەکێکە لە باشترین یاریە سینگل پلێرەکان و مەڵتی پلێرەکەشی گەیمەری یەکجار زۆری تێدا تاوەکو ئێستاش بۆ هێوەی باتڵفیلدەکانی نوێ زۆر سەرکەوتو نەبوون سەو بیکڕن ئەو یاریە بکەن بە $5 ئۆکەی باتڵفیلد 4 ئەگە نەتکردیان تکایە بیکەن زۆر نازانە وەروە ڕەکەمێن دەکەم و پێشنیاز دەکەم هەر سێ یاری تومڕایدەریش بکڕن و بیکەن چکە سەریان هەرزانە ئێستا بە $10 ئەگە بەتەمای یانی من ناڵێم هەموو ئەو یاریانە بێکەوە بکڕن بەڵام چەند یاریەک ئەگە بە هەر بەنیازی بیان کرد لە پلانتە ئێستا کاتێتی بۆ منە هەر سێ یاری تومڕایدەر بە ناوی دیفینیتیڤ سڤایڤەر تریلۆجی هەر سێ یاریەکە دەداتێ بە نرخی $17 زۆر معقولە هەرچەندە بەردەوام داشکانیان لە بۆ دەکرێت و یاریانە بەڵام معقولە ئەو بەش یەکەمی پلەیکتێڵیە فارکرایەکان بکڕی و نەکریز لە مۆزوعی ناگۆڕن بەری بەردەوام داشکانیان لە بۆ دێ و بەردەوامی لەسەر پڵەس و گەیم پاس و ئەوانە بەردەستن سبێنی ئینشاڵڵا ڤیدیۆیش تایبەت باسی ئەکسبۆکسیش دەکەم چی دیکەمان هەیە ئەوانە زۆر پێشنیاز ناکەم گۆستڕانەر یعنی زۆر نازانم زۆر تایبەت نییە لەلام بەڵام یاریشی دیکەشە بوو داشکانێکی گەورەی لە بۆ کرابوو ئەوتە ئۆکەی Little Nightmare 2 ڤێرژنی دیلاکسەکەی داشکانێکی زۆر باشی لۆکرێت لە $40 کرایتە $4 ئەگە پڵەست هەبی بەس من ناتوانم بەبێ پڵەس ببینم بزانم چەندی دیکە داشکانی لە بۆ کرایە خۆی بەس دەبە جەماعەتی پڵەسیە خراپ نییە ئۆفەرێکی باشە خراپ نییە چکە بەشی دووەمی زۆر نازدارە بەشی یەکەمی Little Nightmare هەرچەندە من هەمە دیتم لە ئەکاونتەکەیت کە هەمە بوویتە $8 بڵی بەلاشە چکە یاریی زۆر نازدارەکە نەتان کردێن ئۆکەی بینە سەر یاری دیکە لەبیر ناکەم دەچینە سەر پلەیستەیشن پڵەسیش بزانین چی یاریەک باشە ئێستا ئۆکەی فۆرسپۆکن بوویتە چەند فۆرسپۆکن یاریی پارساڵە پار بڵاوکریا بە $7 ئێستا 6 داشکانی لە بۆ کریا بۆتە $28 ئۆکەی خراپ نیە $28 ینی من هەر چاوەڕێم هەتەسە پڵەس ئەوانە بیکەم بەڕاستی پارەی پێ نادەم ئەو یاری بەڵام ئۆفرچ باتڵفیلدێک تکایە ئەگەر هیچ یارێکی باتڵفیلدێکت نەکردی تاوەکو ئێستا تکایە بیکڕ نازان بۆتە چەند لەبەرەوەی لایم پیشان نادە بەڵام ئەگەر نەتکردیم ئێستاکی سعی زۆر هەرزانە ناگاتە $10 پێم وابی ئەو پەڕی $12 ناگەت دەی ئەگە باتڵفیلد 4 بەوەندە بی ئەولوانەیە ئەو پەڕی $10 ئەجا ڤێرژنی ڕەڤۆلوشنەکەی بکڕنە بەرەوەی مۆدی مەڵتیپلەیەرەکەی ماپی زیاتری تێدایە چیرۆکەکی زۆر ناوازەشی هەیە کاتەکەم ئەو یاریە بکڕن چکە مێژووی ڤیدیۆگەیمە یعنی بیزانی ئەگەر خۆت پێگەیمەرە یان حەزەکەی بێگەیمەرە ڕاستەقینە ئەو زۆر یاریانە پێی تاقیکەوە چی دیکەمان هەیە بزانین گۆستوایر یعنی گۆستوایر خۆشە خراپ نییە من یاریەکەم تاوا کرد بەڕاستی لەسەر پڵەس بەردەست بۆ ئەکسترا من یاریەکەم تاوا کرد بەڵام شاری $90 نازانم دەگەڕێتەوە سەر خۆت کە کەیفت بە یاریەکانی وەکو یاریەکانی بەثێزدای دێ یا خودنە بەڵام کرایسس تریلۆجی من زۆر بەتەمام بیکڕم ئینشاڵڵا دەشی کڕم بە $20 هەر سێ یاری کرایسس 1 و 2 دەداتێ تریلۆجی و ڕیماستەریش کراون یاریەکانیان خۆشم بەڕاستی کرایسس نوع شوتەرێکی خەیاڵی زانستی زۆر ناوازەیە بە تایبەتی یاری دووەم و سێەم ماپەکان نەخشەکان لێڤڵەکان زۆر جوانن کاتی خۆی کردومە و ئەگەر حەز لە یاریێکی کۆمیدیشە من زۆر کەیفم بە یاریەکانی Destroy All Humans دێ بەش یەکەم و دووەمە دەداتێ بە $40 پێم وایە زۆرە $40 زۆرە پارە پێمەدە چکە ماوەی دیکە هەرزانتر لە خۆت لە پڵەس ئەوانە وەری دەگرین ئۆکەی چی دیکەمان هەیە وڵی داشکانێکی زۆر باش کرێ بە تایبەتی بۆ کەسانی کە زۆرێک لە یاریەکانیان نییە واگە دیLCش بەتەمای DLC کنترۆلی بۆ دوو DLC دەداتێ بە $5 5 نە 4 و 9 زۆر باشە دوو DLC ئەکسپانشن یەک بناوی دە فاوندیشن وەروەها ئاڵنوەیەکی کەش لە بۆ زیاد دەکە دەما سەر ینی معقولە ئەگە کەیفت بە یاری کنترۆل دێ دوو دیLCەکەی تاقیکەنەوە من کردومە خۆشم ئەن ڕاڤڵی پارەی پێمەدەن یاریی خۆش بەڵام پارەی پێمەدەن لەبەرەوەی بەردەوام هەرچەند سەری زۆر هەرزانە $6 بەڵام بەردەوامەوانە دێنە سەر پڵەسوانە جارە شتێکی پێویست ناکەن نا کۆلێکشن هەڵیگری هەندێک یاری هەیە ئیوەی نییە زۆر پارەیان پێ بدەیت لەبەرەوەی بەردەوام لە شوێنی دیکە بەردەست دەبین چی دیکە بار هەیە
پێما بە یاری گەورەکان کۆتاییان پێداوانە زیاتر دیڵسی وشتن پەیدەی یعنی ئیڤڵ دێت ئۆکێ یاری گەورەکان تەواوە بزانم ئەوە هەر هەماشتن بەڵام ئەو یاریانە ژێر 20 دلاری نە ڕێت دێت یعنی نازم ڕێت دێت قابلێنت کردی بێگە نەشت کردی ئێستا سەری زۆر هەرزانە لەوەندەی هەرزانتر نابێت ڕێدێت لەوە یەکی دەبێت زۆر بە زەحمەت دێتە سەر 5 دلارەوەوانە زیاتر لە 20 دلاری جێگیرنەوەوانە گۆتم نایس یعنی بە 20 دلاری ئێستا حالیان 90 دلار 13 دلار کورە یاریە کوری 2020 بڵاوکەیتە پار بڵاوکەیتەوە بە 70 دلاری 180 لەشکانی لۆکریا لەبەرەوەی زۆر نەفرۆشە من یاریەکەم هەیە لە سێکس بۆکسەمە بۆیە نایکڕم لێرە ئێستا لەسەر پڵەسیش بەردەستم واو داشکانە زۆر گەورەیە یاریەکە شانی کڕینە نەخێر بەڵام شانی کردنە بەڵێ خراپ نییە بڵەت بۆڕن تکا دەکەم بڵەت بۆڕنی تاقیکەنەوە من یاریەکەم کڕیوە پێشتر تاوام کردێت جارێک زۆر زۆر ناوازێم یەکسە داڵۆن دەدات یارزنە پێشم دەڵێ نرخی یاریەکە 10 دلارە من لە ڕێگەی پڵەسی پێمابی هەمە یان نازانم پارەم پێدایان نازانم بیرم نییە لە ڕێگەی پڵەسی هەم بووبی گادۆڤوار دیلەکسەکەی بۆتە چەند بۆتە 5 دلار هەرچەندە من یاریەکەم هەیە بەڵام ئەو وێژنی دیلەکسەکەی هەتاونجە کۆستوم و جلوبەرگشتی زیاتری تێدایە ئۆکێ بینە سەر ئێستا بزانین ناو ستۆر کاڵ ئۆف دیوتی بەردەستە ئەڤەتارە نوێیەکە ڕکلامی لە بۆ دەکە میراج ڕکلامی نوێ پلەیستەیشنیە وەروە پلەیستەیشن ستاریشمانی ئۆکێ بینە سەر بزانین وەزعی پڵەسی کووە من پریمیەمەکەم هەیە کەواتە هەموو ئۆپشنەکانم هەیە لە پریمیەمی ئەستارێکە لە یاریەکانی گۆتەم نایتس بەردەست ئەکسترا و پریمیەم ئۆکەی هەر وێژنەکەت هەبی لە ڕێگەی توانی لە ڕێگەی پریمیەمی یاخود ئەکسترای دەتوانین زۆر باسان لە ڕێگەی کوردڤیا ستۆری ئەو پڵەسە بەردەست بخەیت نرخی هەرزانە زۆر زۆر یاریێکی وەکو گۆتەم نایتسی وەردەگری ئەو مانگەی لە یاریە مانگانەکان ئەو سێ یاری مانگانەش وەریدەگری مافیا دوی تێدا کە یاریی زۆر ناوازێ ئەست بۆن ئەو مانگەی سێ یاری لە پڵەسی تەبیعی هەیە مافیا دوو کە زۆر نازدارە داڵۆنشم کرد ئێستا خەریکم دراگن بۆڵە نوێ دراگن بۆڵی نوێ پێمابی یاخود کۆنەکەی نازانم بەس ئێلێنز شتدا فایرستۆرم یان فایرتیم ئۆکێ مافیاکە شایانە یانێ بەڕاستی ئۆکێ یاریشی نوێشمان هەیە بە ناوی تێرداون ئەو یاریش زۆر زۆر حەز دەکەم تاقی کەمەوە چونکە ئەنی زۆر باشە باس کرێە کە وەکو ماینکرافتی وەشتانەیە هەموو جیهانەکە تێک دەشتێنی وەشتانە ئۆکێ ئەگە پڵەسی پریمیەمت هەبی ئەو شتانە وەردەگری سیرکەن کۆلێکشنەکت هەیە ئۆکێ بە قوترین یاریەکانی پلەیستەیشنی پلەیستەیشن سەشاڵ و مەثڵی گەیمت هەیە سەو یاریەکانی ڕاوەستە بینە سەر گەیمز ئۆکێ ئەو یاریانەت هەموو دەداتێ هەر هەموو دێتە سەر پڵەسی پریمیەم کە یاریگەلە زۆری تێدایە پڵەسی ئەکسترا پریمیەم گەلە زۆری تێدایە ثیف ئۆ بایگات ثیف گەل لە مێژە یارم نەکردیە وەڵی ئەوەی بخەمە پلانم باشە ئەوی شتستی بکەمە بێبیر نەکەم وەڵاو یاری بکەم ثیف یەکە لە یاریە زۆر نازدارەکانی کاتی خۆی هیومانەتیم کرد زۆر زۆر خۆش بوو هیومانەتی شارە دەتوم تمڕی دەرەکان لێرەشان واچدۆریشم پێمامی داڵۆنیشم کردیە نا داڵۆن دەکەم لادایە ئەوەی داڵۆن دەکەم تاویکەم دوومەکان هەن دیسۆنەرد کینە تکای ئەو یاریە ئۆکەی زۆر زۆر ڕاقیە زۆر ڕاقیە وڵای هەفتا دڵاریشم پێ دەکات خۆی ئەو یاری بۆ یاریە جیاوازەکان تا بەدەڵم یاریە بناوبانکە خۆدان دەزانم بەڵام ئەو یاریە جیاوازانە مەسەن ئیمۆرتال فینیکس رایزینگ گادۆڤارە بە شێوی ئەساسن زۆر خۆشە ئەنتایتڵ گوز گەیم ئەو یاری ینی کۆمیدیە و زۆر خۆشیشە ئەنچارتت لێگەسی کۆلێکشنەکەت هەیە یاری ترسناکانی لتل هۆپ و مانۆڤمەدانت هەیە وە گاردن ئۆف دە گالاکسی شتیاڕێن یارێکی ئەکشنی زۆر خۆشە هەم لە پلەی ساری هەم لە پلەی پێنجی ئەو لە ڕێگەی پڵەسی ئەکسترا بەردەستە یارێکی دیکەتان پێ بڵێم جیاوازبی بەقوە دەبی یاریەکان بەتایبەتی بزانم یاریی کۆنتانە بە دۆزمەوە کەرەتان کردبی ئەوکە یاریەکانی کینگدم هارتس نازانم کەفتان پێدەیان نا بەڵام خراپ نین ئۆکیس ئۆدوەڵدی بکەن تکایە پلی 4 پلی 5 هەسار دووشی بەردەستم سۆڵستۆرم زۆر ناوازەیە
دیڤیژن ناوازەیە ڕاچەتەن کڵانکەکان هەر زۆر نازدارن بەڵام ئەوە پێویستە پریمیەمت هەبی بۆ ئەوی ستریمیان بکەیت چکە ناتوانین داڵۆندیان بکەی یانەی پلەیسێنە هەموو ئەساس زۆربەی ئەساسنەکانت هەیە پێم زۆربەی هەر زۆری هەیە مانیتەر ڕاقیە فاینل فانتسی وڵای یونیتی نازانەتان کردیەگە نەتان کرد کار دەکەم یونیتی نازدا زۆر ئەساسنەی خۆش فاینل فانتسی من زۆر حەزم پێی نییە بەڵام دەستڕاندینگ ئۆکەی دەستڕاندینگی بکەن زۆربەتانەتان کردیم تکایە بیکەن ئەو یاریان کۆنەکانی ئۆدوڵدش زۆر زۆر خۆشە ئەوانەش توانین داوڵۆندیان بکەی ونیۆ ئەو لێ وایە ئەو کۆنەکەیە ڤێژنی پلەیستەیشن یەکیەوە پێم وابی PS1 ئیمولەیتەر ئەو ڤێژنی پلەیستەیشن یەکی توانین داوڵۆندیان بکەی و ڤێژنی پلەیستەیشن یەکی بکەی لە ڕێگەی پریمیەم بەردەستە بەس ئێکسترانیتی ڕیتێرناڵ زۆر خۆشە دیترۆیت خۆشە ئەنتڵ دۆ نەگەنەت کردیە گادۆڤاری تێدایە بێکمان بەڵام گادۆڤارە نوێیەکە تێدانی تەنێ گادۆڤاری 2010 تێدایە گادۆڤارە نوێیەکەش دێماوەشی دیکەێتە سە پڵەسی ئەکسترا پریمیەم یەکیدم بەڵام ساڵش بەلایکمی ساڵش وەستا بڕوە گادۆڤاری سێ تێدایە با پێشتان بڵێم چی یاریەکانی پلەیستەیشن ئی خۆی کە بە خۆی دروستی دەکە چی تێدا ئەوانە یاموو یاریەکانی پلەیستەیشنی خۆیتی پلەیستەیشن لە سێرە بەردەستی خستیە هەموو یاریانی تێدایە ئەوەندە یاریە تایبەتەی فەرست پارتی خۆی لێرە هەیە دەیزگۆن خۆشە زۆرە بڵێت بۆرنیش هەیەکی پلەیستەیشن ڕاستە فرۆم سۆفتوێر بەڵام پلەیستەیشن خۆی بڵاوی کردەوە لێرەی شوێنکە دیمن سۆڵز بەڵام دیمن سۆڵز زۆر قورسە و بێگومان گۆست ئۆف سوشیماشمان هەیە گۆست ئۆف سوشیما ئەگەنەتان کردیە کەی 113 گیگا what the hell گەلە زۆرە ئۆکەی بێنە شوێنێکی دیکە ئەگەر پلەیستەیشن پڵەسی پریمیەمت هەبی گەیم ترایڵت هەیە گەیم ترایڵ واتە تاقیکردنەوە یاریەکان بە شێوێکی کاتی بۆ نتوانین گادۆڤار ڕاگنەڕۆکی تاقیکەوە چەند کاژمێرێکی سەرەتا یاریەکە دەکەی واو یاریانەش هەم بە شێوێکی کاتی بەردەستنە سەر پلەیستەیشن پڵەس پریمیەمی پێویست ناکە پارەیان پێ بدەیت و گادۆڤار ڕاگنەڕۆشی تێدایە بێگومان بەڵام ئەوە نییە ینی کورتە چەند سەعاتەکە گەیم ترایڵ هەیە کلاسی گەیمت هەیە و یاریە کلاسیکەکانە مەسەن پلەیستەیشن 1 و 2 3 زۆر بەشیان یاری پلەی 4 بەڵام سۆی ناوێنە کلاسیک نازانم لۆ زۆر بکات پلیەرەکانی پلی دوونە ڕیماستەکرایان لەسەر پلەیستەیشن 4 یاخۆ لە پلی 2 لەسەر پلی 4 کات کۆسۆنی بەنای کلاسیک دەمانداتێ کلاود ستریمینگت هەیە کلاود ستریمینگیش ئەو یاریانە کە تایبەتمە پلەیستەیشن 3 سۆنی لەسەر پلەیستەیشن 5 ناتوان یاریەکانی پلەیستەیشن 3 داوڵۆدکەی لەگەڵ یاریەکانی پلەیستەیشن 5 زۆر بکات و سەرجەم زۆربەی هەرە زۆری ئەو یاریانش توانین ڕێگەی ڕاستەخۆ لە ڕێگەی ستریمی یاریەکان بکەی بەبێ داوڵۆند سۆ یاری پلی سێ لۆرم ڕاست ستریم دەکەی بەبێ داوڵۆند توانین یاریەکە بکەی بەڵام پێویست بە ئینتەرنێتیشی باشە جا بەشێک لە یاریەکانی گادۆڤاریش بۆم نەگەر حەزت دەیە گادۆڤارەکی وەکو ڕاستە پێتان پیشان دەدەم ئۆکێ کلاسیک کاتەلۆگە کلاسی کاتەلۆگ چی تێدایە ئەو یاری کلاسیکەکانە ئەوانم پلەی چایە بینەسە کۆلێکشنی ئەوتە پلەیستەیشن 3 لەسەر پلەیستەیشن 3 دەتوانانی ئەو یاریانە بکەی بۆ گادۆڤارە سێمشن بەڵام ناتوانین داوڵۆندی کەی بەداخۆ ڕاستە خۆتوانین کە خراپ نییە ئۆکەی باشە کاڵەتەکەی ئۆکێ ینی ئەگەر بە کێبڵ لە پلەیستەیشنەکەتدا بمە FTTH چوانە چ لە زارێکە خراپ نییە گادۆڤار 2 توانێت سەر پلەیستەیشن 4 و 5 تاقیکەوە لە ڕێگەی ستریمی ڕاستەوخۆ وەروە گادۆڤاری یەکی تێدایە پێم وابی لەگەڵ گادۆڤارەکانی PSP تێدانی تێنێ گادۆڤار 1 و 2 ئەسرشنی تێدایە و ڕزنیڤڵە کۆنەکەی تێدایە ڤێژنی کۆن چار ڕزنیڤڵ 6 هەرچەندە و یاریانە پێویست ناکە بە ستریم بکەیت کە بە داوڵۆندیش هەن بەڵام زۆری یاریەکانی پلەیستەیشن 3 بەشێکی زۆری تێدایە هەرچەندە هەمووی نییە بەڵام بەشێکی باشی تێدایە ئۆکەی و ئێستا بخۆم خەریکی چمە ئەو یارانەی کە بخۆم داوڵۆندم کردنی و خەریکم بۆ مافیا 2 خەریکم
کاپێت بەردەوام دەیکەم ئەوە شێت هەندێک گەمەکەم کرد بە شێوەیەکی گاڵەڤەڕاستێنشنم کرد بە شێوەی ستریم سپایرمان دووم تەواو کرد وەکو دەبین نەخوارم تا 100 ساعتی یاریەکەم تەواوکە بەڵام زۆرژی شممایە تێدا ئاڵمێک دوم هێش دەست پێ نەکردێت تۆزەکەم کردە بیدارەکەی بەڵام دەستم پێ نەکردێ بە تەواوەتی فیفا FC 24 نەکردێتەوە کەس وڵای ئێستا کاتێتی حەقەویش بکڕم مەگە ناخەریکی 23مە و ئەنچارتد ئەویش هەندێکم کردیە بەڵام تەنیا 1 ساعت ئەو یاریەم گەرە زۆر کردی وەکو دەبینی 39 ساعت تەنیا کراشم کردیە و ئەڵدنیش جارجارە دەیکەم لەگەڵ گاڕەڤار چەند جارێکم تەواو کردیە ئەو یارانێکی ئێستا داڵۆنش لەسەر پلەیستەیشنەکەم وەکو یاریەکان پلەی 5 ئەوەندە یاریەم دانایە لەسەری ئۆکەی سەو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵبی وەکو وتمەوە ئەگەر بتانێت ئەو یاریانە بە نرخێکی هەرزان بەدەست بخەن سەردانی کوردڤیا ستۆر بکەن لەتوان بە نرخێکی هەرزان بەلای منەوە مەسیجیان بۆ بنێرن یاریەکان بە نرخێکی هەرزان وەردەگرن تا ڤیدیۆیشی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ